مێژووی ڕۆژی گیانی کرێکاران لە چوارچێوەی ناڕەزایەتیەکانەوە سەرچاوەی گرتووە. ئێستاش کرێکاران لە بەرخراپی دۆخی ژیانیان نیگەرانیان هەیە. ئەوان دەڵێن موچەکانیان هێندە کەمە، بەشی ژیانیان ناکات. لەگەڵەوەی ئەمڕۆ بە جەژنی کرێکارانیش ناسێنراوە، بەڵام ئەوان هەر لە ئیش بوون. وەڵاهی موچەکەمان باش نییە، بەخوا موچەکەمان بەش ناکات. ئێمە جاران ئەو کۆمپانیا پێشوە 450 داینێ، ئێتە موچەکەمان وای لێ هاتووە باوەڕم پێ بکە هەتا بەشی 15 ڕۆژ ناکە. تاکە من دوو تەلەبەم هەیە، بەخوا تەلەبەی 12 ئامادەیم هەیە، مانگی بەلایانی کەمەوە 150,000 بەشی ناکە. سەندیکای کرێکارانی کوردستان لقی هەڵەبجە دەڵێن لەم ساڵدا کرێکارێک لە کاتی کارکردندا گیانی لەدەستداوە. کەمترین ڕێگاکانی پاراستنی کرێکاران لە شوێنی کاردا گیراونەتە بەر. کەمکردنەوە و بڕینی موچەش لە سنووری لقەکەیاندا هەیە. ژمارەیەک سکاڵاشیان لە کرێکاران وەرگرتووە. بۆ ئەمڕۆ تقریبان چەند کرێکار لە کۆمپانیای کارێکس یادداشتێکیان تەقدیمە کردو، ڕاستیەکەی بۆی لە بەردەم کامێرە دەرنەکەون، نەک لە ڕووی ئەوەی لە ڕووی ئیداری و ئیجراتیان لەگەڵا بکرێت، بە تایبەتی خاوەن کارەکان، ینی ئەوان زیاتر ئیشیان و مەسلحەتی خۆیان، ینی کرێکار تا حەدێکی زۆر لە ڕووی دابینکردنی بژێی ژیانی خۆی غەدری لێکرێن. بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا و خراپی دۆخی ئابووری کاریگەری لەسەر ژنانی خاوەنکاریش هەبووە. ئەوان دەڵێن تا ئێستا بازاڕێک نییە بۆ ئەو ژنانەی کە بەهرەمەندن و بەرهەمە دەستیەکانیان تێیدا بفرۆشن. داواکاری ئێمە ئەوە بوو بازارێکی باشمان هەبێ بۆ خانمان، بۆی کاڵەکانیان سرفکەن، ئەو ئەرکەی کە ئەیکێشن بەرهەمێکیان هەبێت. ڤایرۆسی کۆرۆناش لە کارخستنی ژنانی ئێمە زۆر کاریگەری هەبوو. لە کاتی کارکردندا ژنانی کرێکار ڕوبەڕووی چەندین گرفت بوونەتەوە کە بەشێکیان ئامادە نین لە بەردەم چاوی کامێرادا قسەکانیان بکەن. ئەندامێکی سەندیکای کرێکاران کە ژنە دەڵێ ئەوان شوێنەکان بەسەر دەکەنەوە و پێویستە ژنان سکاڵا لە لقەکەمان تۆمار بکەن. کێشە هەیە زۆر و کەم لێرە و لەوێ بە شێوەیەکی ئامار ئەم شتانە نەگەشتۆتە دەستمان، چونکە هەڵبەتە لەوە بێ کرێکارەکانیش خۆیان ڕوو بنێن لە سەندیکاکان لەبەر ئەوەی ئێمەش بتوانین حەقی ئەو کرێکارانە بین. لەم ڕۆژەدا بەشێک لە ڕێکخراوە خێرخوازیەکان سەبەتەی خۆراکیان بەسەر کرێکاراندا دابەش کرد. ئەوان دەڵێن دۆخی ژیانی کرێکاران زۆر سەختە. وڵای دیارە دۆخی ژیانیان باش نییە، بەڕاستی ئەوەی ینی زۆر محتاج نەبی ئەو ئیشەی ناکات. ئەوانە هەمویان زۆریشیان ینی خاوەن خێزانی زۆر و نەخۆش و ئەوانە کرێچی و ینی ئەو توێژە مەعاشەکەشیان هەندە نیە بەڕاستی بتوانانی ژیانیان تامین بکات. لە سنووری پارێزگای هەڵەبجە تا ئێستا ئامارێکی ڕەسمی ژمارەی کرێکاران نییە، بەهۆی ئەوەی کە بەشێکی زۆر لە کرێکاران نابنا ئەندامی سەندیکاکان. ئێستا سەندیکای کرێکارانی کوردستان لقی هەڵەبجە خاوەنی 700 ئەندامە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.